شتێکی لەوانەی کە جیاواز بوو لە هەموو خەلیفەکانی پێشخۆی ئیعلام. یەکەمین کەسێک لە ئومەتی ئیسلامیە زۆر گرنگی بە ئیعلامدا بە سەیدنا معاویە ڕەضا ڕەحمەتی خوای لێ زۆر کاری لەسەر کرد. لە زەمانی ئەوانە بەچی مەسەلەن ئیعلام کۆنتڕۆڵ ئەکرا؟ طبعا دیعایە و شایعە لەناو خەڵکە زۆر تەئسیری هەبوو. حتى سيدنا عثمان رضي الله عنه ادعى وشايعات ايش كان يهم لي تيك ادا كخليفه زور جوله ام هاتو كنترول او لا نيكردو دور شاعر كان زور تاثير يعني هبو لو زمانه هج شاعر لو شاعر حتى واني كهج سيدنا معاويه كذا رضي الله عنه الا كرم معاويه بيجيشتو سبازنا معاويه بيجيشتو لجمجسي معاويه دانيشتون وهاي لكردون كوا هم زماني امانه لبناء معاويه بقر بۆ عقلەتێکی زۆر گەورەی لە ئیعلامە بەکارهێنا هەموو جیهانی ئیسلامی بەو ئاڕاستەیە ئیعلامەکەی ئەجوڵە کە معاویە بیویستە شەڕکە هەر هەموو بۆ ئاڕاستە بە بیویستە ئاشتیکە هەر هەموو نەک ئەمە تەنها شام مصر حجاز عێراق بلادی فورس بلادی بیزەنتین هەر هەمووی ئەفەرمێن لەم ئەخیرانە ئیعلامی معاویە وەهای کردبوو لە وڵاتی کەفەڕەیە لە بیزەنتین و ئەوانەشە حتى لەوێ هەر شتێکی بیویستە ئەوە بڵاو بوو. ئەمەش طبعا فکرێکی زۆر گەورە ئیشێکی زۆر عملاقی کارێکی زۆر گەورەی لەم پێناوە کردووە. طبعا ئەوش بابەتێکی تۆڵ و تەفسیل و گەورەی لەمەش گرنگتر مخابەراتی معاویە ڕەضا ڕەحمەتی خوای لێ دەستگایەکی مخابەراتی زۆر قەوی دروست کرد. ئەم دەستگا مخابەراتیە ئاگەی لە جمجوڵ و حەرەکەی هەموو جیهانی ئیسلامی بوو. چی خەواریج هەبوون لەو زەمانەی ئەوە هەمووی نەفەری بەسەرەوە داناوە حەرەکاتیان چی بۆیە کاتێک کە هاتن شکاتی سیدنا حوسێنیان لا کردوتیان ئاگەمە لێیە ماوەیەکە حوسێن باش نییە ئاگەمە لێ لە دوای شوێ وەفاتی ئیمامی حەسەنەوە کۆبوونەوەی هەیە ئەوەی هەیە سیدنا معاویە پێکەنی فەرمووی بە هیچ شێوازە کەس حەقی نییە وەسەر حوسێنەوە چونکە هەموو نامەیە کە ئیمامی حوسێن نووسی بووی و هەموو نامەی بۆ نووسی و مخابەراتیەوە ئاگای لێ بوو ئەیزانی چی لە بینیانە ئەگوزەرێ ئەیزانی کە سیدنا حوسێن چەند جار وەصفی معاویە کردووە لە مەنامەکانی بۆی ئەبەدەن دڵی لە سیدنا حوسێن نەئەگۆڕێ حتى أفرمي لنعميك الله حتى ابن هند بمنه باشا حتى كوري هند بمنه إما للسلامتين ككوري هند من أوقاتك يا شمال بدروس فعلا جاوها يعني قصة كان سيدنا حسين بالضبط أوها درس بويا سيدنا معاوية حتى جارك سيدنا حسين بانكا عتابي اللي أجري لسنا مكاني الله مكان دواء يعني كل دواء من بتماي أو بي الله أي إمام تنهاء وندي أترسم نازم لدواء توتشر رؤدا لو أترسم أبوي سيدنا معاوية رضي الله عنه مخابراتي كي زور ورد ودقيق مسوري كوري مخرمك لبين خوي أعوانا كان يا بنيهني هند جا طعني لو كسأدا كهاد ولا سيدنا معاوية وتي طعنا زورك لقورا كان دا وتطعني لمن أدي المسور هرسلي الصرمة شو كذب مينا زيتنا أتبع زون زي كان النبي بوي مخابراتي لأستي كي زوزو قورا وزوزو برزاب أو مخابرات جو هاي كردبوك بهیچ شێوازێک مەجالی ئەوانە نەدا هەتا دوو کەسەریان نەکرد بەیەکە چەند جار محاولەی اختیالی معاویە نەکرد ڕەضا ڕەحمەتوڵڵاهی عەلەیهی یەکسەر کەشف بوو هیچ جوڵە و حەرەکەیەکی نەهێشتبوو هەتا فەرمووی لە شوێنێک کە سیدنا معاویە دائەنیشت پەردەیەک دائەدرا لە ئاستی پەردەکە قەرارێندا و تیربارانی پەردەکە بکەن بۆی سیدنا معاویە شەهید کرد ئەفەرمووی کاتێک کە مخابەراتی ئێمە پێوە لەو شوێنە دانائەنیشت شوێنەکەی گۆڕی بوو ئەڵە خۆتەکەی ئەوە کرد فەشەل پێهێنا و زۆرێک لەم کارانە کە يعني زور بوردي ما ملايك زور ورد يعني تصورك حتى أمريكا كابا مغيرة فما أي مغيرة كاتك أشيبون يجي جماعة العراق أمشان كسك السروك خوارج كان وقت خوي كشان زود همون لقى الخطاب بون يجي جماعة همون يجي جماعة اللي بشتي تون يشكن بويلا جت شاو ديريا نتوان هيج والله حركة يبك يعني توبير كتو لهم جهاني إسلامي بمشوازة بيبر بمخابرات إلى أستكي زور قورة إن